بە ناوی پارێزگای سلێمانیەوە بە خێرهاتنی هەمووتانەکەم بۆ شاری سلێمانی، ئەو شارەی کە هەر لە سەرەتاوە بۆ پایتەختی دەوڵەتی کوردی، بۆ پایتەختی مێرنشینەکانی کوردستان، بۆ پایتەختی کوردایەتی و کەلتور و فکر و ئەدەب و ڕۆشنبیری و هونەر دروست بووە. ئەو شارەی کە ئێستا پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە بە ڕەسمی و بۆ شاری داهێنەری ئەدەبیە لە یونسکۆ و یەکێکە لەو شارانەی کە هەموو جیهان ئێستا دەزانێ و دەیناسێت کە لەکوێیە چیەکە. ئەویش سەروەریەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو بەرهەموو ڕابرد و کەلتور و سامان و میراتە بە نرخ و گەوهەر و زێڕین و دێرینەی کە ئێوەی بەڕێز و وەچەکانمان لە ئێستا و ئایندەیە باپیرانمان لە ڕابردووە نووسیویانەتەوە هەڵیان گرتووە کە سامانێکە جێی ئەوەیە هەمومان شانازی پێ بکەین. دەستخۆشی لە هەمووانەکەم کارەوەمان دوو ئازیزان، ئێمە یەکێتی نووسرانی کورد و ئەندامێکی مەڵەتی گشتی بەناوی سەرەکی یەکێتی نووسرانەوە دکتۆر ئەکرەمی میرزا دەستخۆشتان لێبکەین. لە ڕاستیە ئێمە یەکێتی نووسران ساڵانێکە زۆر پژوێ خراوین، زۆر ئیمان کراوین، چ لە ڕووی دارایی بێت چ لە ڕووی مادی معنیشوی بێت لێ شوێ هاوڕێی ئێمە ناکرێت. ئەگەر کرا بێتیش چۆن ئەڵێت خێرخوازانە بووە. لە ڕاستیە بەخۆڵی ئەوە ناکرێت ئێمە یەکێتی نووسران کە لەوێی هەموو توێژشینەکانی بە هەموو ئایدە جیاوازەکانەوە هیوادارم ئەوەی کە لێرە دانیشتووەی کە بەرسیارە بەرامبەر بە ڕێکخراوێکی 50 ساڵە زیاتر لێرە هەست بە بەرسیارەتی ئەو وەزع بکات. کیمیاباران، ئەنفال، دەربەدەری، دەستبەسەری، قوربەسەری، ئێعدام لەم شارەکەەوە بۆ ئەو شارەکە یەخبەستنی جوانەکان و بێدەرەتانی بەرەو کوێ دەبێ بڕوا، کێ دەتوانێت بینووسێ. ئەمما لە یەک شیعرا لە یەک کورتە شیعری شێرکۆدا هەمووی ئەو دەرد و پەژارانە هەیە. مێژوو هیچ کاتێ ناتوانێت بە جیلەکانی نوێی هێمە لە قوتابخانەکانە بڵێ کە باو باپیرانتان چی بەسەر هاتووە. بەڵام ئیمڕۆ بە کۆمەکی ئەدەب کە شاخەکان و لە قوپۆکانی وەکی شانۆ، وەکی سینەما، وەکی وێنەگەری، وەکی وێنەکەشی بە یارمەتیوە هاتووە لە کۆتاترین بازنەدا بە کەمترین ڕەنگ، بە کەمترین دەنگ، بە کەمترین نور، گەورەترین کارەساتێکە بەسەری ملەتانە بە تایبەت ملەتی کورد هاتووە. هونەرمەندانی کورد دەینوێنن و هەمووی ئەمانە لە سلێمانیدا بووە، لە سنەدا بووە، لە کرماشاندا بووە و ئەم نوێنەرایەتیە نوێنەرایەتیەکی کەم نییە. سازکردنی ئەم فستیڤاڵە جگە لەوەی هەوڵێکە بۆ ناساندن و بەرزڕاگرتنی وشەی کوردی، هاوکات بۆنەیەکیشە هەوڵ دەدەین هەموو ساڵێک تیایدا جەژن بگێڕین بە بۆنەی ئەوەی سلەیمانی لەلایەن یونسکۆوە لەسەر ئاستی دنیا وەک شاری داهێنەری ئەدەبی دەستنیشان کراوە. بێگومان ئازایەتی وەرگرتنی نازناوی داهێنەری ئەدەبی بە پلەی یەکەم بۆ مێژووی ئەم شارە و نووسەرە مەزن و زیندوەکانی دوێنێ و ئەمڕۆی دەگەڕێتەوە. ئەوە ئەوان بوون و ئەوانن بە پەیڤە ئەڵماسیەکانیان مەدالیای شانازیان بە گەردنی سلێمانی و وشەی کوردیەوە هەڵواسی. سلێمانی وەک شارێکی زیندوی کوردستان میراتگری توخمە جیاوازەکانی ژیانی کوردەواریە لە هەموو بوارەکانی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و سیاسی و خەباتی نەتەوەیی و نیشتیمانی وەستانەوە بە دژی هەموو جۆرەکانی چەوساندنەوە و خۆسەپاندن. هەر ئەمەش وای کرد چەندین نازناو وەک کاڵا بە باڵایدا ببڕێت، لەوانە پێتەختی میری بابان، شاری شێخی نەمر، شاری پێتەختی ڕۆشنبیری و شاری داهێنان لە ئەدەب و تا دوایی. بنوري بادا كشفي ظلمتي تقوى لكم جدا بشمعيكي وها شاري شويكي ولكم جدا لهزي ظلمدا هرشي هي هردا في سودايا
دەسا ئەمەتگا